بەڵێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان ببوورن قسەکردنە لەسەر ئاستی پێشکەوتنی پرۆگرامین لە کوردستان کە تەوەرێکی تا ڕادەیە تەکنەلۆژی ئەمڕۆ ئاشناتانەکەین بە پرۆگرامین و بە ئاستی پێشکەوتنی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاگ ئارمان هادی شارەزای لە تەکنەلۆژیا و زانیاریمان کردەوە. کاگ ئارمان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. بینەر لەوە چێ بپرسێ پرۆگرامین چییە؟ بە سەرەتا دەواازەیە بکەینەوە بۆ بینەرانمان ئاشنایەکەین بە پرۆگرامین. پێناسەی پرۆگرامین چییە؟ بە چییە گوتێ پرۆگرامین؟ زۆر ڕاستە. پرۆگرامین واتە تۆ چەند فرمانێک ئەدەی بە کۆمپیوتەرێک کە یان بە ئامێرێک و لە ئەنجامی ئەو فرمانی تۆش ئەویش ئەنجامێکی ئەبێت و شتێکە بۆ جێبەجێ ئەکات. وەک چۆن حسابێکی بیرکاری تۆ ئەڵی 2 کۆ 2 ئەکاتە 4. پرۆگرامینی شەر بە هەمان شێوەیە. جا بەڵام پرۆگرامین ئێمە زۆر بە ئاڵۆزی تێگەشتوین چونکە ئێمە هەموو کۆدانە ئەبینین زۆر ئاڵۆزە خەڵک لی تێناگە، ینی خەڵکی ئاسایی کە ئەو کەسانی نەبێت کە لە بواری پرۆگرامینە کارەکەن. بەڵام لە ڕاستیە بنچینەکەی هەلەوە هاتووە، یعنی وەکو بیرکاریەکی سادە وایە بۆ ئەوەی کە کێشەیەکە بۆ چارەسەر بکات. زۆر باشە. کاتە ئاستی ئەوانەی کە ئێستا داهێنان دەکەن یاخۆت پرۆگرام دروست دەکەن خەڵکی باشمان هەیە ئێمە ئاستەکەمان چۆنەوە ئەگەر ئێمە بمانوێت شتێک پرۆگرامێک دروست بکەین ئایا کامانەوە پرۆگرامانی کە داهێنەرەکانی خۆمان دروستیان دەکەن و ئێستاژەم بتوانین خۆمان بەکاریان بێنین. وەکو داهێنان زۆر زەحمەتە بڵی داهێنانێ بکرێ لەم بوارەیە، بەڵام ئەکرێ ئێمە بەکارهێنەرێکی باش بین. یعنی من هەمیشە وتومە هەر بەعام لە شەرقی ئەوسەتا زۆر زەحمەتە ئێمە داهێنان بکەین چونکە ئێمە ئەو شتانەمان لە بەردەسانیە و بەو جۆرش نەڕۆشنێتە ژیانەوە کە بتوانین داهێنان بکەین. بەڵام هیچ نەبێ ئەتوانین بەرنمەیە دروستکەین کە سوودی هەبێ بۆ خەڵک یان بەرنمەیە دروستکەین ئیشی خەڵکی ئاسان کات. وەکوچی بۆ نمونە تۆ ئەگەر لە دایرەیەک بێ ئەتوانێت داتابیسێک دروستکە بۆ دایرەکەی کە زانیاریەکانی تیابێت پێویست نەکات بە وەرەقە ئەتواندرێت بگوازرێتەوە لە بە ئینتەرنێت زانیاریەکان پێویست نەکات تۆ بچی سەردانی دایرەکە بکەی خۆی ئیشەکان هەمووی بە ئۆنلاین تەواو ببێت وەک چۆن لە وڵاتانی تر ئێستا بەو جۆرە ئەکرێت یان سەردارکردنی خەستەخانەیەک تۆ ئەکرێ لە ئۆنلاینەوە ڕجستەر بکەی پێویست نەکات خۆت بچیت یان تەلەفۆن بکەیت. ئەمانە زۆر کاراسان. ئێمە گەشتوینەتەوە ئێستا لە کوردستانە بەڵێ کۆمەڵێ لە کۆمپانیاکان و تەنانەت ئێستا بەشێ لە پزیشکەکانیش لە هەوڵی ئەوەدان لە ڕێی داتاپەیسەوە فایلی نەخۆشەکان جۆری نەخۆشەکان ژماری سەردانیکەرەکانیان بزانن کە من خۆم تا ڕادەیە لەگەڵ بەشێ لەو پزیشکانە ئاگادارم کە ئەویان کردووە. ئێمە لە کوردستان ئەمە بۆتە کەلتور کە لە ڕێی ئۆنلاینەوە بۆ منە ئەم هەموو قەرەباڵخی و لۆدەی کە لەسەر دائیرە و شوێن کۆمپانیا و شوێنە گشتیەکانمان هێنێ یەڵین. لە ئێستا هێشتا بۆ ڕادەیە بڵاو نەبووەتەوە، ینی ئەوەی کە لە کوردستانە هەیە و من بینیومە هێشتا خەڵک زیاتر ئەحتیمال دەکاتە سەر سۆشیال میدیاکان تاوەکو بەکارهێنانی بەرنمەیەکیان وێبسایتێک. بەڵام ئەمە وردە ئەگۆڕێت و خەڵک وردە کە ئەو شتانی وڵاتانی تر ئەبینێت ئەزانێت کە ئەمانش سوودی هەیە یان جارێ بەکاری هێنا ئەکرێ بە ناسراوێکی بڵێ بەکاری بێنێتەوە. بەڵام پێویست دەکات ئەم شتانە ینی بە شێوازێکی جوان دروست بکرێت سوودی هەبێت بۆ خەڵک ئیشی بۆ ئاسانکە نەک بۆ نمونە بەرنمەیەک بێت کە تۆ بچتە ناوی ئاڵۆزێکە سەر لێتێک بە نەزانی چۆن بەکاری بێنیت. توانای دەرچوانی کۆمپیوتەر لە زانکۆ پەیمانەکان و هەروها شارەزایان لە بابەتەکە پرۆگرامینەکانە توانەکانیان چۆنە؟ ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە لە زانکۆ پەیمانەکان دێنە دەرەوە لە بابەتەکە و یاخود شارەزایەکان لە دەرەوەکە خول و ڕایەنانی تایبەت دەبین نەمانە ئاست و تواناییان چۆنە؟ لە ڕاستیەوە جێی ئەسەفە کە بڵێم ئاستی کوردستان هیچ باش نییە لەولایەنەوە. یعنی خۆی زانکۆ بنچینەی زانکۆ بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە کەسێک پێ بگەێنێ کە دواتر بتوانێت کار بکات لەسەر ئەو شتێک کە خوێندوویەتی. خۆی ئەوە هەر بنچینەی زانکۆ بۆ ئەو دروستکراوە کەسێ بەرهەمبێنێ کە ئیش بکات لەو مەجاالەی خۆیان کە ئی خوێنێت. بەڵام بەداخەوە ئێستا ینی زۆر خوێندکاری زانکۆ ئەبینم زانکۆش تەواو ئەکات بۆ منە بواری پرۆگرامی تەواو ئەکات ناتوانێت پرۆگرامێ بە جوانی دروست بکات. ئەمە زۆر کێشە، ینی پرۆگرامێکی تەنانە زۆر سادەش شتە سادەکانش بە جوانی لی تێ نەگەشتووە. جا ئەمە ینی ئەبێتە هۆیەوەی کە ئەم هەموو کەسە هەیە تەخەڕوجەکات دواتر تەنانەت گلەی ئەوە شەکەن کە ئەڵێن بۆ منە ئیش نییە یان ئیش نییە ئێمە بیکەین، بەڵام لەولاوە ئەو ناتوانێت پرۆگرامێکیش دروستکە. ئەمە سیستەمی خوێندنە طبعاً سیستەمی خوێندنمان بەو ئاستە باش نییە. من خۆم ینی بڵێم بەشی کۆمپیوتەرم نەخوێندووە، من فیزیای ئیتساڵاتم خوێندووە، فیزیای گەیاندن. بەڵام بەهۆیەوەی کە حەزم لێ بووە لە بواری پرۆگرامین زۆر خەریکی بووم و
ئەتوانم بڵێم سێ چوار بەرابەری کەسێکە لە بەشی پرۆگرامین بوو بێ من زیاتر خەریکی پرۆگرامین بووم بۆیە ئەتوانم یانی توانیمەکە پرۆگرام دروستکەم یا لەو مەجالەیە ئیش ئێستا زانستە تۆ چۆن بەکاری دێنیت من ئێستا لە دووبارە بەکارێنم بوارێکیان ئەوەیە کە مامۆستای کۆمپیوتەرم خۆم و سپاس دەکەم بوارێکی تریش ئەوەیە پرۆگرامین ئەەکەم و چەند پرۆژەیەکمان هەیە کە ئێستا خەریکین حالیان دانەیەکیشیان بڵاو بۆتەوە بۆ خەڵک پرۆژەی خانوو ئەگەر بیست بێتان ئەوە ئێمەێکمان لەسەر کرد ئەمە بۆ کوپەیجەکانی دەسی دوو کە خانوو بکردن و فرۆشتنەکانی پێوە دەکرێەوەیە بەڵێ تا ئەپلیکیشنی هەرزان ئەپلیکیشنی خانوو ناوی خانووە ئێمە ئێستا حالیان ئیش لەسەر ئەوە ئەەکەین و بەردەوام لە پێشی ئەخین ئەم منویستم ئێستا پرسیار لەوە بکەم ئەو ئەپلیکیشنانەی کە لە بۆنە مۆبایلەکانمانەدایە بەزێن یا زۆرجار دەستگا و مێدیا ڕاگەیاندنەکان هەر کەسایەتیەکی سیاسی ئابووری یا کۆمپانیای ئەپلیکیشنی تایبەت بەخۆی هەیە و یا بۆمنە زۆرجار ڕاوەی دیوانە شعریەکە یان بۆنە کۆمەڵێک کتێبی PDF لە ئەپلیکیشنەکە ئەمانە تا چەنەچنە چوارچێوەی پرۆگرامینەوە کە ئێمە وەکو کوردیانی خۆمان بەرهەمانێناوە بەڵێ ڕاستی ئەوانە ینی ئەکرێ بڵین شتی سادەن تا ئێستا ینی ئێمە ئیکەین ڕاستە دیڤلۆپمنتی پێ ئەوترێ ینی تۆ پرۆگرامێک دروست ئەەکەی بەڵام لە ئاستێکی سادایە هێشتا ینی وەکو پێشتریش وتم ئێمە زۆرمان ماوە لەم بوارەیە ینی ئێمە هێشتا لە بەکارهێنانی شاد زۆر باش نین ینی تۆ ئەم پرۆگرامانە هەمووی حازرە بۆ نمونە فریمورک بەکارهێنین وەکو ئەندروید ئەمە حازرە من گوگل دروستی کردووە یان بۆ نمونە iOS بەکارهێنین ئەمە هی ئەپڵە حازرە یان فریمۆرکی وەکو ئەنگوڵەر بەکارهێنین گوگل دروستی کردووە ریاکت فەیسبوک دروستی کردووە ئێمە لەوانە شاین لە بەکارهێنانی ئەوانەشە هێشتا نەگەیشتونەتە ئاستێکی زۆر باش نەک ئەوەی کە ئێمە بڵین داهێنانیشی تیا بکەین حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان چ ڕۆڵێکی خراپیان گێڕاوە لەوەی کە تا ئێستا نەیانتوانیوە وەکو جەنابە دەڵێ